ئێمڕۆم بەیانی ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سەردانی ئاسایشی گشتی هەولێرمان کرد و سەردانی یەک بەیەکی ئەو زیندانیانەی کە ئێمە بە تایبەتی چوو بووین بۆ سەردانیکردنیان ئەوانەی کە لەم ماوەی دوایدا بڕیاری مەحکەمە دەرچووە و حۆکم دراون. لە نزیکەوە گوێبیستی قسەکانی ئەوان بووین بۆ بار و دۆخیان لە ڕووی تەندروستی لە ڕووی شوێنەکەیان زۆر بە وردی قسەیان بۆ ئێمە کرد و دواتر ئێمە وەکو لیژنە چەند پرسیارێکمان هەبوو ڕوبەڕووی ئەوانمان کردەوە وەڵامی سەرجەم پرسیارەکانمان وەرگرتەوە. چەند کێشەیەکیان هەبوو ئەو بەڕێزانە ئەویش کێشەی ئەوەی ڕاستی بێ کێشەی کەمی شوێنەکە وای کردووە ئەویش بە هەم بە هۆکاری بوونی ژمارەیەکی زۆر لەو شوێنەوە هەم بە کێشەکانی چاکسازی گەورانی هەولێر پێش چەند مانجێک کەوای کردووە بەشێکی هەرە زۆری ڕاگیراوەکان بۆ ئەوێ نەقل بکرێن. ئەوەش بووەتە کێشەی ئەوانی گرانتر کردووە لە ڕووی شوێن و مەکانیان و هەروە هەندێک کێشەی تەندروستیان هەبووەوەی کێشەی تەندروستیش کە مەسلەی نەبوونی داو دەرمانی پێویست کە لێرەوە ئێمە داوا لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەکەین کە بەهانایان بچێتوە داو دەرمانی پێویستیان بۆ بنێرێت و بۆ مەسلەی شوێنەکە شێمە لەگەڵ لاینی پەیوەندیدار هەوڵ دەدەین بۆ ئەوەی شوێنەکانیان باشتر بکرێتن و خاڵێکی سەرەکی کە ئەو بەڕێزانە کە چاوەڕێی قۆناغی دووەمی حکومەکەیان ببوورن دوایەوەی کە حکم دراون هەرێکە بۆ چەند ساڵێک حکومەکەیان تەمیز کراوە ئەوان چاوەڕێ دەکەن و ئێمەش چاوەڕێەوە دەکەین کە بۆ داهاتوو بڕیاری دادگا بەو شێوەیە بێ کە خۆیان دەخوازن کە بەرژەوەندی گشتی دەیخوازێ بۆ ئەوەی ئەوانیش لەو وەزعی کە تیایدان ڕزگاریان بێتن. ئێمە پێمان وایە کە ئەم سەردانەی ئەمڕۆ سەردانێکی زۆر گرنگ بوو زەرور بوو و داخوازی بەشێکی زۆری بەشی هەموو داخوازی سەرجەم کەس و کاری ئەوان بوو و داخوازی خودی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤی پەرلەمان و ئەمە داخوازی بە سەرجەم پەرلەمانتارە بە ڕێزەکانی کوردستان بووە. ئێمە گەشتبینین کە لەم سەردانە شتی باشمان کردووە وەک بە گەشتبینیەکەمان ئەوەیە بۆ قۆناغی داهاتوو کە بتوانین کەوا بکەین کە کەسوکاری ئەوانیش بۆ مەرحەلەی دووەم بچن ئەوانی سەردانی ئەوان بکانیان لە ڕووی نەفسی و لە زۆر ڕووی ترەوە بۆ ئەوەی هێمنی بە ئەوان ببەخشێ و بۆ ئەوەی مەسلەی مافی مرۆڤ کە ئێمە وەکو لیژنا زیاتر بە تەنجی ئەوە بووین کە ئایا تا چەند مافی مرۆڤی ئەو بەڕێزانە پارێزرا وەکو چۆن هەوڵ دەدەین مافی مرۆڤی هەموو تاجێک لە کوردستانە پارێزراو بێ. بۆیە ئێمە پێمان وایە شتێکی باشە کە پەرلەمانی کوردستان کردوویەتی و ئومێدیش دەکەین کە سەرجەم ئەو خاڵانە یاخود ئەو بەرنامەیە کە دامان ناوە بۆ قۆناغی داهاتوو هەموو جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی ئەو بەڕێزان. بەڵێ بە تەئکید ئێمە سەردانی هەموو شوێنەکانمان کرد بێ خۆی ئەوەی زیندانی بێ بە تەئکید قسەی خۆی هەیە، بەڵام بەڵێ ئێمە ئەوانەی کە بینیمان دەڵێن ئەمە وەک بڵێ ناڕازین لە دامپێدا لە حکومەکەیان، بەڵام ئومێدێکیان هەیە وەکوتم ئێمەش وەکو لیژنەی پەرلەمانی ئومێدێکی زۆرمان هەیە کە دوای تەمیزکردنی بڕیارەکەی دادگا بەو شێوەیە بێ کە لە بەرژەوەندی ئەوان بێت و لە بەرژەوەندی گشتی بێ لە بەرژەوەندی حەق بێ بڕیارەکەی داهاتووی محکەمەی دادگای هەرێمی کوردستان. ئێمە قسەی ئەوان دەکەین، ئێمە ئەوەی لە سەرمانە قسەی ئەوان بکەین. بەڵێ ئەوان وتیان ئێمە
ئەوەی بۆ ئێمە وەکو حکم دراوە ئێمە پێی رازی نین لەبەر ئەوەی ئێمە ئەو شتانەی کە ئەو توهمەیە کە بۆ ئێمە دانراوە پێیوە ئێمە مەحکوم کراوین ئێمە ئەو توهمەمان نەکردووە ئەوە قسەی ئەوانە وتیان نەمان کردووە ئەشکەنجەدان نەخێر ئێمە هیچ ئەشکەنجەمان بە جەسەی هیچ کەسێکمان نەبینەوە بەڵام هەندێک حاڵەتی تەندروستی هەبوو لەبەر قەڵەباڵغی شوێنەکەیان هەندێک مەسەلەی حساسیەت و شتانە لە دەستی هەندێکمان بینی وە نیشانی ئێمەیان داوە ئەجینە مەسلەی تعزیبدانەوە شتانە کەس هیچ شتێکی پێشان بەڵێ مانگرتن بڵێ مانگرتنیان کردووە یەکێک لەوانە 15 ڕۆژ مانگرتنی کردووە و چەندانێکیان 15 ڕۆژ چەندانێکیان هەفتە و 3 ڕۆژی تیا بووە ئەوان تەنیا ئەو مانگرتنە بە مەبەستی ئەوە ناڕزای دەربڕین بووە لە بەرامبەر ئەو حکومەی دادگا هەروەک ئەوەی کاگڕۆمی و ئاماژەیدا ئەوان ئەو حکومە بە حکمێک نازانن کە عەدالەتی تیا چەسپا بێت بۆیە ناڕزایەتیان دەربڕێ بەرامبەر بەوە بە ڕێگەی مانگرتن. ئێمە ڕاستەکەی چاوەڕێی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستانین کە بتوانێ بە دۆسیەکانی ئەوانەدا بچێتەوە و بتوانێت عەدالەت بچەسپێنێ و ئەگەر زوڵمێک کرابێت لەوانە کۆتایی بەو زوڵمە بێنێ و ئەوانە شاد بکاتەوە بە کەسوکاریان و ئازاد بن. بەڵێ یەکێک لەو پێشێلکاریانەی کە ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ بینیمان تەنیا تەنگی شوێنەکەیانە ئەم تەنگی شوێنە کاریگەریکی ئۆتۆی دروست کردو کە لە ڕووی دەرونیەوە بۆ خۆی ئینسان لە ناو زیندانە جۆرێک ناجێگیری دەرونی بۆ دروست ئەبێ بەڵام تەنگی شوێنەکە کاریگەری زیاتری لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوان دروست کردووە چونکە لە مەساحەیەکی کەم ژمارەیەکی زۆر زیندانی تێدان کە ژمارەکە یعنی 3 بەرامبەرە لە جیاتی 30 کەس 4 بەرامبەرە 130 کەس لێ شوێنەکان کە ئەو شوێنانە بۆ 30 کەس بەپێی ستانداردی جیهانی ئامادەکراوە ئەوان 130 کەس لە هۆڵێکدان ئێمە کە پرسیشمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر بۆچی شوێنەکانیان واتەنگە ئەوان وەڵامی ئێمەیاندایەوە لەبەرەوەی چاکسازی هەولێر لە بەردەم نۆژەنکردنەوە چاکردندایە ژمارەیەکی زۆر لەوانەی کە لە چاکسازی هەولێر بوون ئێستا لە ئاسایش بەندن بۆ ئەوەی هەتا ئەو کاتێک کە ئەو بەندیانە ئەگەڕێنەوە بۆ چاکسازی هەولێر ئەوان ئەو فشارە زۆریان لە بەردەم ئەبێت ئەگەرنا ئاسایش وا قسەی بۆ ئێمە کرد تەمەنا ئەکەن کە زۆرترین خەڵک ئازاد بکرێ بۆی ئاسایش ئەو قورسایی لەسەر نەمێنێت. ئێمە شتیەمان بەدی نەکرد بەس بە گوتەی خۆیان دوایە لە بیداەتی شتی ئاوامان ئێمە لێ نەبیستون بەڵام بە گوتەی خۆیان لە بیداەتی دەستگیرکردنیانەوە هیچ پارێزەرێکیان نەبینیوە ئەمە پێچوانی بنەماکانی مافی مرۆڤە وە کەسوکاریان نیان بینیون پێش دادگاییکردن تەنها بۆ نمونەیەکێک لە ئەندامانی خێزان ئایا باوکە زیاتر باوک یاخود برا ئیتر بە هیچ شێوەیەکی تر نەبینراون ئەوە بەڕاستیەویش جۆرێکە لە پێشێلکردنی مافی مرۆڤ یەکێکی تر لەوانە کە ئەوان بۆ نمونە زۆر فشاریان لەسرە بە دڵی خۆیان ناتوان پەیوەندی تەلەفۆنیەکان لەگەڵ چۆنەڵی خانەوادەکانیان ئەنجام بدەن.